ڕژێمی بەعەز بە پەیڕەوکردنی سیاسەتی زەوی سوتا و ئەرض المەحروقە بە پاساوی حەوانەوە و داڵەدانی پێشمەرگە زیاتر لە 4500 گوندی کوردستانی خاپور کرد و دانیشتوانەکەشی ڕۆ ئۆردوگا زۆرەملێکان ڕاگواست یاخود لە چوارچەوەی پرۆسەی بەنەو ئەنفالدا کۆمەڵکوژ و زیندە بەچاڵی کردن. بەعسیەکان لە پرۆسەی ئەنفال و سیاسەتی سوتماکردنی خاکی کوردستاندا و بە کۆکردنەوەی خەڵکی کورد لە نێو ئۆردوگا زۆرەملێکاندا مەبەستیان بوو گەلێکی بێکار و دابڕاو لە زەوی و خاک و دوور لە ئینتیمای نەتەوەی بهێنەبوون و ملکەتیان بکەن بە کۆیلایەتی بۆ حزبی قائید. گەرچی بەعس لەگەڵ بەکارهێنانی دژوارترین سیاسەتی سەرکوت و تۆقاندنیشدا نەیتوانی ئیرادەی ئازادی خوازی تاکی کورد لاواز بکات، بەڵام ئەوەی بەعس پێی نەکرا و بۆی نەچوە سەر حزبە دەسەڵاتدارەکانی باشووری کوردستان لە دوای ڕاپەڕین و دەسەڵاتی خۆماڵی کوردیەوە هەنگاو بە هەنگاو هەوڵی سەپاندن و چەسپاندنیاندا و ئەو تەونەیان هۆنیەوە کە بەعز بۆ بێ ئیرادەکردنی خەڵکی کوردستان سەرکەوتو نەبوو لە سنین و هۆنینەوەیدا. ئاشکرا و سەلمێنراوە کە ئەنفال بەتەنها لە ڕووی سیاسیەوە پرۆسێکی شێواندن و لە ناوبردن و جینۆساید نەبوو، بەڵکو پرۆسێکی نەخشە بۆ داڕێژرا و گشتگیر بوو کە لە ڕووی دەرونیەوە تێکشکاندن و ترساندنی کەسایەتی تاکی کورد بوو، لە ڕووی کۆمەڵاتیەوە لە ناوبردنی بەها و پەیوەندیە کۆمەڵاتیەکان و لە ڕووی ئابووریەوە تێکدان و وێرانکردنی ژێرخانی ئابووری بوو. دوای تێپەڕبوونی نزیکەی 3 دەیەش لەو پرۆسە نەگریسە و لە سایە دەسەڵاتداری خۆماڵی کوردیدا هێشتا زۆرێک لەو ناوچانەی کە کەوتونەتە بەرشاڵاوی ئەنفال بە وێرانەی یاخود نیم چاوەدانی ماونەتەوە و حکوومەت نەک تەنها دەستی ئاوەدانی بۆ نەبردوون، بەڵکو لە چوارچەوەی سیاسەتی بە موچەخۆرکردنی کۆمەڵگەدا ڕێگری لەوەش کردووە دانیشتوان و جوتیارانی ئەو گوندانە زێدی خۆیان ئاوەدان بکەنەوە و ڕۆڵیان هەبێت لە پێشخستنی ئابووری وڵاتەکەیاندا. هێشتا لە سایی بەڕێوەبردنێکی خراپی کایەکانی حکومڕانی لەم بەشە ڕزگاربووی کوردستاندا کە سوکاریان فالکراون برسی و بێکار دەست و پەنجە لەگەڵ ژیانێکی بژی و مەمرە نەرم دەکەن و بەرپرسە حزبی و حکومیەکانیش لەسەر حسابی قوربانی و فرمێسکەکانی ئەوان تا دێت باڵای کۆشکەکانیان بەرزتر و تەلبەندی باخ و مەزراکانیان تۆکمەتر دەبێت و لە ژیانێکی شاهانەدا خۆیان و کوڕ و کچوو کە سوکاریشیان تەنها لە 4/4دا ئەنفال و ئەنفالکراوانیان بیردێتەوە. هێشتا دەیان جاش و مستەشار کە کەواسووری بەرلەشکری بەعز بوون بۆ کاولکردنی کوردستان و ئەنفالکردنی زیاتر لە 182,000 مرۆڤی بێتاوان بە ڕۆژی ڕووناک و بە پێشچاوی کە سوکاری ئەنفالکراوانەوە دەسوڕێنەوە و هیچ حزب و بەرپرسێکیش دوورەتی ئەوەی نەکردووە لە گوڵ کاڵتریان پێ بڵێت. هەر ئەوەندەش نا، بەڵکو جاش و مستەشارەکانی بەشدار لە پرۆسەی ئەنفال لە سای حکمی خۆماڵی کوردیدا یا پۆست و پلەی باڵان پێدرا یا بە پلەی لیوە و عەمیدوەک و قارەمان خانەنشین کران یاخود دیوەخانیان بۆ ڕازاندنەوە و دیوەخانانەیان بۆ بڕینەوە. گەرچی خەم و ئازاری کە سوکاری ئەنفالکراوان زۆرن، بەڵام مێژووی 29 ساڵی ڕابردوو ئەوەی سەلماندووە حکوومەت و دەسەڵاتێک کە لە ژێر هەیمەنەی حزب و شەخصدا بێت و پەرلەمان کە گەورەترین دامەزراوی شەرعی کوردستانە و بەرهەمی هەزاران شەهید و قوربانی بێت ژێرپەی بخات، چاوەڕێی ئەوەی لێ ناکرێت ئازاری کەس و کاری ئەنفالکراوان بە ئاوەدانیەکی سەردەمیانە و بوژانەوەی کەرتە بەرهەم بەخشەکان و ڕەخساندنی هەلی کار و ژیانێکی شەرەفمەندانە ساڕێژ بکات.